هێرشێکی نوێی چەکداری لە پاریس کە دوو کوژراوی لێکەوتەوە سەرۆکی فەڕەنسای ناچار کرددان بەوە دابنێت کە وڵاتەکەی ڕوبەڕووی گەورەترین مەترسی تیرۆر بۆتەوە و ڕوبەڕووبوونەوەی تیرۆریش هەوڵێکی نێودەوڵەتی دەوێت. لە هێرشە چەکداریەکەدا کە داعش بانگەشەی ئەنجامدانی دەکات فەرماندەیەکی پۆلیس و هاوسەرەکەی لە ناوچەی ماناڤێڵ لە باشووری ڕۆژئاوای پاریس کوژران. هێرشەکەی ناوچەی مانڤێڵ بە یەکەم هێرشدا دەنرێت لە فەڕەنسا لە دوای ئەو زنجیرە هێرشانی کە لە تشرینی دووەمی ساڵی ڕابردوودا کرانە سەر شاری پاریس و بەهۆیانەوە 132 کەس کوژران. ئەو هێرشە نوێژ لە کاتێکدایە لە ئێستا پاڵەوانێتی جامینەتەوەیەکانی ئەوروپا ناسراو بە یۆرۆ لە فەڕەنسادا بەڕێوە دەچێت کە بەر لە دەستپێکردنی بێرنارد کازینۆف وەزیری ناوخۆی ئەو وڵاتە ڕایگەیاندبوو 90,000 پۆلیس و ئاسایش لە ئامادەباشیدان بۆ ڕێگرتن لە ڕوودانی هەر هەوڵێکی تیرۆریستی لە فەڕەنسا. لە دوای هێرشەکانی پاریس و برۆکسل پرسی تیرۆر لە ئەوروپا بووەتە جێگەی گفتوگۆی سەرکردەی وڵاتانی ڕۆژئاوا و ناوەندەکانی توێژینەوە. بە پێڕاپرسیە کە ناوەندی توێژینەوەی پیو ئەنجامی داوە زۆرینەی هاوڵاتیانی ئەوروپا پێیان وایە ڕێکخراوی داعش گەورەترین هەڕەشەیە بۆ سەر وڵاتەکانیان بە شێوەیەک کە لە هەڕەشەکانی گۆڕانکاری کەشوهەوای گۆی زەوی و قەیرانی پەنابەران و ناجێگیری ڕەوشی ئابووری گەورەترە. بەشداروانی 9 وڵات لە کوێی 10 وڵات کە لە ڕاپرسیەکەدا تیایاندا ئەنجام دراوە دەڵێن داعش گەورەترین هەڕەشەیە ڕوبەڕووی ئەوروپا بۆتەوە. هەر بە گوێرەی ڕاپرسیەکە لە سەدا 93 هاوڵاتیانی ئیسپانی و لە سەدا 91 هاوڵاتیانی فەڕەنسی پێیان وایە داعش گەورەترین هەڕەشەیە. بەڵامیێنان کە لە هەوڵدایە ئابوووریەکەی ببوژێنێتەوە دوای ئەوەی لەسەر لێواری مایە پوچی بوو تاکە وڵاتە لە ئەوروپادا کە تیایدا لە سەدا 95 بەشداربوانی لە ڕاپرسیەکەدا دەڵێن ناجێگیری ئابووری جیهانی گەورەترین هەڕەشەیە بۆ سەر وڵاتەکان. لە سەدا 73 هاوڵاتیانی پۆڵەنداش کە لە ڕاپرسیەکەی ناوەندی توێژینەوەی پیودا بەشدار بوون پێیان وایە پەنابەران و ڕێکخراوی داعش دوو هەڕەشەی گەورن بۆ سەر ئەوروپا. ڕاپرسیەکەش لە مانگی نیسانی ڕابردوودا لە دوای مانگێک لە کوژرانی 32 کەس لە فڕۆکەخانە و میترۆی شاری برۆکسل ئەنجام دراوە و ئەنجامەکەشی لە دوای ڕۆژێک لە کوژرانی 50 کەس لە یانێکی شەوانە لە شاری ئۆرلاندۆ لە ویلایەتی فلۆریدا لە ئەمریکا بڵاوکراوەتەوە. کاروان شێخ موحسین NRT